بەلێ ڕۆژە جیهانیە ئامارە گرنگیە وێ چیە تەماشەوانین هێژە سەرۆکی دەستەیە ئامارێ لە حرێما کوردستانی برێز سیروان محەممەد لە ستودیا کوردستان 24 میوانی منە بە خێرهاتێکەکەی سیروان ئێوارە باش کەک سیروان یعنی باوەردکم سەرژمێری بەشەکەژ ئامارێ بەس ینی بۆچە ئەو قاس ساڵ لە عێراقی مثل سەرژمێری گریدای بێ یعنی سیستەما سەرژمێری جیبجی نابی 26 ساڵ بۆچ تب چی بەگرێت سەرژمێریەکە خۆی بە حەقیقی سەرژمێری گشتی لە ساڵی 1970ەوە جێبەجێ نەکراوە ئەو 1970 وەکو باس کرا لە راپۆرتەکەی ئێوەش هەر 15 پارێزگا بووە هەرێمی کوردستانی تیانە بووە لە دوایین هەوڵ بووە ئەنجامدانی سەرژمێری ساڵی 2009 ڕێگری سیاسی کرا لە جێبەجێکردنی سەرژمێری لەبەر ڕێگری سیاسی تێکرد ئەوە ئەگەڕێتەوە مۆزوعی نەتەوە ئەوان ینی لایەنی دوو لایەن هەبوو لە پارێزگاکانی نینەوا و کەرکووک کە ئەیانویست ئەو دوو پارێزگایە سەرژمێری تیای نەکرێ ئەگەر سەرژمێریش کرا کە نائەکرا بۆ شێوازە بکرێ بۆ ئەوەی قەبارەی کورد بۆچوونەکەی ئێمە وا بوو لەبەرەوە نایانەویست قەبارەی کورد لەو دوو پارێزگایە دەرنەکەوێ قەبارەی کورد لەو دوو پارێزگایە دەرکەوێت لە ڕووی ژمارەی دانیشتوانەوە ڕەنگە لە ڕووی سیاسیەوە کاریگەری ئەبوو لەسەر ئەو قسانەی کە ئەوانەیان وت ئێمە زۆرینەین لەو دوو پارێزگایە ینی مەترسیە ڕاستیە کورد ڕێگر بوو و سەرژمێری بەڵێ ئەوە هۆی سەرەکی بوو ئەو کاتە و زۆریش هەوڵدرا کە ئەو مۆزوعەوە محکەمەی ئیتیحادیش بڕیاریدا کە ئەو سەرژمێریە هیچ پەیوەندی بە مادەی 140 نییە هیچ کاریگەری یاسایی و سیاسی نابێت لەسەر ئەنجامەکەی بەڵام هەر لایەنەکان و وەزیری پلاندانانی شەوکاتە لە عێراق ئەویش هەڵپار پاڵپشتی ئەو بابەتە بوو دواتر بۆمان دەرکەوت کە سەرۆک وەزیرانی عێراقیش ڕەئی وابوو کە سەرژمێری نەکرێ بۆیە بڕیاری نەدا لە دوایین کۆبوونەوە پێشەوەی سەرژمێرێکی ئەنجام بدرێ هەوڵەکانمان هەمووی بە فیرۆڕۆی بەلێ چی بکن بلا بکەن ڕاستیا کورد بەرچاوەژ ئەو ئەنی کوردی وان هەردوو پارێزگاهژی خۆوەکە کورد دەزانن و تێزیارە کەک سیروان دخوازم بزانە بم ینی مەسەلە ئاماران و سەرژمێریشی دناودە ینی بەس زانیناک و هەژمارە نیشتەجییان چەندە لێ بەرفەرەتر سیستەمەک دناو خۆدە دەگرە و ئەو سیستەما ئاماران و سەرژمێریە چیە سەرژمێری خۆی تەنها ینی ژماردنی دانیشتوان نییە ئەمە ئێمە ناوەکەی لە عێراقیش لە هەموو جیهانی ژوایە سەرژمێری گشتی دانیشتوان و ئاڤاهیە واتە تۆ ئەچیت خەڵقە ژمێری ئیتر خەڵقی کووردە عەرەبە هەرچیەک بێت ئەجنەبیش پەنابەر ئاوارە هەمووی ئەژمێردرێ لەو ڕۆژە اینجا هەرچی بینا و کارگە و هەرچی هەیە تۆ سیستەمێکی بۆ دانێ ئەڵێ لە هەرێم یان لە عێراقا ئەو ژمارەی دانیشتوانە بەو شێوەیە گروپی تەمەنەکەیان بەو شێوەیە نێرومێ بەو شێوەیە باڵانەکان بەڵێ دیانەتیان بەو شێوەیە بارودۆخی کۆمەڵایەتیان بەو شێوەیە بارودۆخی ئابووریان بەو شێوەیە بارودۆخی خوێندنیان و فێرکردنیان بەو شێوەیە ڕسمێکی داهاتیە لەسەر کۆمەلگاکە لە بچووکترین یەکەی کارگێڕی اینجا پێشت ئەڵێ زۆر وردەکاری تریتیایە کە ڕەنگە مەجان نەبێ ئێستا باسیکەین پێت ئەڵێ ئەو خانووەی کە ئەو خێزانە تایەتی چ ساڵێک دروست کراوە تا چ ساڵێک ئەمێنێتەوە بارودۆخەکەی چۆنە یعنی وێنەیەکی لەسەر وڵات گشتی دەدەین باشە توزانەیە کە کسیروان بەس لە وڵاتی ئەوروپای سەرژمێری ناچن ماڵان ناپرسن ینی هەموو سیستەمکردنە ینی تەکنۆلۆژیا ئینفۆرماتیڤتە هەموو بجیهکردنە هەموو زانیاری گرێدای هەر کەسێکی کۆمپیوتران دە سیستەمێ داهاتیە بجیکردن گەواکەین بوون زێدەبوون ژی دەبێت سیستەمێدە دیارەژقە بۆچە لە عێراقی سیستەمەکەی وسا نای بجیکرد هێشتا عێراق ئەو ژێرخانەی نییە ئەو ژێرخانە ئەلکترۆنیەی کە باسەکرێ لێی ئەوە نیەتی تەسەوریش ناکەم بەو نزیکانە بتوانێت ئەو کارە بکات عێراق بەگشتی نمونەی ئەمریکا کە 2020 سەرژمێریەکی کرد تێکەڵی کردبوو ئەوان چکە هەموو کەسێک کە لەوێ ئەمرێ لە دایکە بێ ئیشەکات زمانی هێنا هەمووی هەیە مەوجودە ئەتوانن هینیکەن لەگەڵ ئەوەشە پرسیارنامەکان بە شێوەیە ئەلکترۆنی ناردیان بۆ نمونەیەک لەو خێزانانەی کە
چەندە 380 میلیۆنە 385 میلیۆنە لەوێت تۆ ناتوانانی سەردانی هەمویان بکەیت نمونەیەکیان هەڵبژارد و ئیسیمارەکە بە شێواز ئەلکترۆنیان بۆ ئەوەی پڕیکەنەوە تێکەڵیکەن لەگەڵ ئەو سیستەمێک کە خۆیان هەیەنەوە بزانن بارودۆخی دانیشتوانیان لەو وڵاتە چۆنە وڵاتی تریش هەیە تەنها اعتیما دەکات لەسەر سیستەمی ئەلکترۆنی پێویست بەوە ناکات کە تۆ بچی سەردانەکەی ئەساسەن هیچ نایەوێت بەڵام ڕقەمەکە داهاتی کەکسیروان نها پاکیجامە دەژی هاتبوو و هەژمارە دانیشتوانین عێراق زیادە دەبێت یا هەرێما کوردستانی چاوە پێشبینی ژمارەی دانیشتوان لە هەرێمی کوردستان ئێمە وا پێشبینیەکەین تا ساڵی 2040 ژمارەی دانیشتوان لە هەرێمی کوردستان بگاتە 8.8 میلیۆن بەبێ ئاوارە و پەنابەر چکێمە ئاوارە و پەنابەریشمان هەیە نزیکەی 900,000 ئاوارە و پەنابەرمان هەیە ئێستا لە هەرێمی کوردستان ئەگەر ئەوانش بێنینە سەری ژمارەکەی زیاکات ئێمە پێشبینیەوەکەین بۆ 2023 ژمارەی دانیشتوانی هەرێمی کوردستان لە کۆتایی ئەم ساڵدا بگاتە 6 میلیۆن و 550,000 کەس ئەگەر ئاوارەشی لەسەر زیاکێ ئەبێتە نزیکەی 7 میلیۆن و نیو کەس هەیە ئێستا لە هەر چوار پارێزگای هەرێمی کوردستانە نیشتەجێن ڕێژەی گەشەی دانیشتوان لە هەرێمی کوردستان بە بەراورد بە عێراق کەمترە ئەوان هێشتا ڕێژەی گەشەی ساڵانەیان نزیکەی 2.5% ساڵانە ئێمە ئێستا 2% و ئەچێتە خواری 2% لە ساڵانی داهاتوودا ئەف مەترسیە بۆمە لە ڕووی ئابوووریەوە نا بەڵام ئەگەر تۆ لایەنە سیاسەکەی سیرکەی یان لایەنە دیموگرافیەکەی سیرکەی احتیمالی هەیە و گۆڕانکاری لە ڕووی دیموگرافی هەرێمی کوردستان لە ئایندەدا ڕووبە کە ئێستا ئێمە لێ باسەکەین بەڵام لە ڕووی ئابووریەوە نەخێر لە ڕووی ئابووریەوە گەر ئێمە سەیری دانیشتوانی هەرێمی کوردستانکەین کۆمەڵگایکی گەنجە و ئەگەر بتوانین من دخستوێ بپرسم کە کتێبوانیانی 6 میلیۆن و نیو تەگۆ 6 میلیۆن نیو و 500,000 6 میلیۆن 550,000 یعنی گەنجن بتەمەند دەبێن دانیشتوانین هەرێما کوردستانی گەر کۆمەلگای کوردستان گەنجە تەمەنی گەنجی ئێمە چۆن حسابەکەین ینی گروپی تەمەنی 15 بۆ 24ەوە زۆر گرنگە لە لامان کە ئەوە تەمەنی گەنجێتیە لە ڕووی تاریفی ناونیشانی احساییەوە ئاماریەوە ئەو گروپە ئێستا نزیکەی 20% کۆمەلگاکە شتێک کەمتر لە 20% پێکەینێ بەڵام لە ڕووی ئابووریەوە گەرسەیری کەین تەمەنی 15 بۆ 64 کە ئەو گروپی تەمەنەیە چالاکە لە ڕووی ئابووریەوە ڕێژەکەی 61% بێتە 65% لە 2040دا ئەو گروپە تەمەنەیە کە تۆ وڵاتەکەت پێشەخات بۆیە وتم ئێمە ئەگەر بتوانین ئەو گروپی تەمەنە سوودی لێ وەرگین بتوانین بە باشترین شێوە فێرکردنی بۆ تەواوکەین بتوانین بازاری کاری بۆ دابینکەین کە ئێستا کابینەی نوێم هەوڵەدا زۆر ئەو بابەتە یەکلا بکاتەوە لە هەرێمی کوردستانەوە ئێمە توانین لە تا 20 ساڵی کە سوود لەو ئەمە بە زمانی ئامار پێڵێن سەرمایەی مرۆیی کە چالاکە لە ڕووی ئابووریەوە هەرێمی کوردستان لەو ڕوانگەیەوە زۆر باشە عێراقیش تا حدێک لەوە باشە بە پێچەوانەی چەند وڵاتانی ترکە لە ئەوروپا و لە یابان و لە شوێنانی ترکە ئێستا هەرەمی دانیشتوانیان بە پێچەوانەیە واتە ئەوەی تەمەنی گەورەترە لە 65 و کەمترە لە 15 زیاترە لەوەی کە لە 15 بۆ 64 و ئەوە مەترسی هەیە لەسەر ئایندەی ئەو وڵاتانە و ناچارن پەنابەر وەرگرن بۆ ئەوەی هێزی کار و دەستی کاریان بۆیان دابین بکەن ئێمە نەخێر ئێمە تا 20 ساڵی کە وەزعمان ئەگەر وەکو ئیسلامایەوە وەکو ئەو واقعی کە ئێستا هەیە وەزعمان باشە بۆکو تەماشەوانیان کوردستان 24 بزانن کە کسیروان دانیشتوانین کوردستانی وەکی ژن مێر ئەو چاوان نێرومێ ئەگەر مەبەستە نێرومێ نزیک لە یەکتری یعنی 49.9% مێە و 51.9% نێرن زۆر نزیکن ئەو ڕێژەیەش تا حدێک تا 2 ساڵی کە گۆڕانکاری گەورەی بەسەر نایێت گەلێک سپاس کە کسیروان محەممەد کوتمەوان زۆر سپاس